هەر زۆر خراپەوە زاکە من قەنعاتم وایەگەرەوە بە هیچی نادوریەوە دەبێ حیوان تێکەی بیخوات ئەو قەنعاتی من نازانم خوای گەورەش چمان لۆ دەکا. باش کاکەسە دەکەرە توش بێتی ئێرە هیچ ساڵێک هەبووە لە سنوورەکەی ئێوە بەو شێوەی ئەو هاوشکە ساڵی هەبێتون و نەتوانن گەنمەکانتان بدورنەوە. بەڵێ هەبوو ساڵی 2020 هەبوو بەو شێوەی ئێستا بوو پەرەیدا بوو بەس پشکە ساری بوو ئەمن بخۆم ئەو هەموو تۆیم دەکرد ساڵانە بە پڕەپڕ بنە تۆیەکی خۆم پێڕێژیراوە لە 2021 بەڵێن ئەو سەر هیچ سار نەبووە. مەبەستی منیش ئەوە بوو هیچ ساڵێک وەکو ئێستا هیچ سارێک ئەو سار نەبووە. تەماشا دەکەیت لەو هەموو خاکەی لەو هەموو فەلاعەتی کردیتمان ئەوڕۆ تەماشام کردی هیچ جێ ئەمەلی نییە. یعنی ئێستا ئێوە بێ ئومێد بوونەوە؟ وەڵڵی بەتاکید بێ ئومێدم لەبەر ئەوەی ئەمە تەماشای ئەو دەگەڕێم هەمووی گوری کردیا ئەوان داهاتیە بێ ئومێدین. باشە وەکو جوتیارێک خۆت چەند زەرێر بەرکەوتووە؟ بەخۆم لەوانێ 6 تەنم کردووە 6 تەنم گەنم چانە گەنم جوو هیچیان هەم گەنمەکەش و هەم جۆکەش بەخوای ئەوە جوێکە ئەوە جوێکم گەنمەکان و زۆر لە خوارشم هەنە لەو لە هەموو لایەکم هەیە بەڵام ئەو سارەکە بێ ئومێدم ڕاستی. باشە ینی لە دەوروبەری چەند پارە زەرێرت کەوتووە؟ حسابی پارێک 6 تەنم کردیا من ڕاستە ترەکتەری خۆمەوە بەڵام هەموو مەسەفەش 1000 زۆم لێکرد شتیمیام لێدایە هەموو دووگاس و سێگاسن کردیوە و ئەدی هەمووی بە تابعی تۆ کرایە و دووبارە هەموو ڕشاندیە ئەمن هەمووشم ڕشاندی هەلەو فەتەی لە ڕەمەزانە لەوانێ با 600,000 دینار بەس دەرمانینە گەنم ڕشاندیە. باشە پێم وابی پارساڵەکە گەنمێکی زۆرت هەبوو بەڵام ئەو کاتیش لە سالو لێ دووەرنەگیر ئەو کاتی پارەکە لەوانێ 50 تانم هەبوو لێم وەرنەگیرە قەزای کۆی بە عام سفر بوو پارەکەی پێراتەکەی. باشە داواکاریتان چییە؟ داواکاریمە هیچ داواکار بەس داواکاریمە لە خۆی گەورەیە نا داوا لە حکومەت ناکەم وەکو قەرەبووکردنەوە قەرەبووش داوا لە حکومەت ناکەم بەحەقیقەت پیا قسەی بکە چونکە لەبەرەوەی داوا بکەوینەکەی بێ ئومێد ئەگەر ئومێدمە بەس بە خۆی گەورەی ئەگەر وەڵی بەس چاوەڕانی خۆی گەورەمە بەس ئەگەر ئەوەندە بەس بنە تۆیەکەمە بۆ بەهاتابەوە ئەمە مەمنون خۆی بوون نەکو بە قورعان نە داوا لە خەڵک دەکەم نە داوا لە حکومەت دەکەم هیچ داواکارم لە کەس نییە بەس داوام لە خۆی گەورەیە.